چیرۆکی ئەو کچانەی مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان گۆڕی. سەرچاوە شارپرێس. لەگەڵ نزیکبوونەوەی وادەی جێبەجێکردنی ڕێکەوتنامە سیاسی نوێیەکان لە سووریا، پرسی داهاتووی هێزە چەکدارە کوردیەکان و بەتایبەت یەکێنەکانی پاراستنی ژنی یەپەژا بۆتە چەق و مژاری سەرەکی گفتوگۆیە نێودەوڵەتی و ناوخۆییەکان. ئەو هێزەی کە ڕۆژێ وەکو سەرسەختترین دوژمنی داعش ناوی لە جیهاندا دەزرنگایەوە، ئێستا لە بەردەم تاقیکردنەوەیەکی سەختدایە بۆ پاراستنی ناسنامە و پێگەی سەربازی خۆی. گفتوگۆکانی دەمشق و پرسی تێکەڵ بوون. وەفتێکی باڵای یەپەژە لە سەرەتای ئەم مانگەدا چووەتە پایتەختی سووریا و لە باڵەخانەی وەزارەتی بەرگریی سووریەدا لەگەڵ وەزیرە پلە باڵاکانی ئەو وەزارەتە کۆبوونەوە و دیداریان ئەنجامدا. تەوەری سەرەکی کۆبوونەوەکەش بریتی بوو لە چۆنیەتی تێکەڵبوونی ئەو هێزانە لە ناو سوپای سووریەدا. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن حکوومەتی سووریا کە ئەقڵیەتێکی پارێزگاری باڵای بەسەردا کێشاوە تا ئێستا دژی ئەوەی یەکەی سەربازی سربەخۆ بۆ ژنان هەبێت، ئەمەش وای کرد فەرماندە کوردیەکان نیگەران بن لەوەی دەستکەوتەکانی شۆڕەشی ژن لە ناوچەکەدا بکەوێتە مەترسیەوە. شەروانان چەکدانانی بێگەرنتی سیاسی مەحاڵە. ڕۆکسان محەممەد وتەبێژی یەکینەکانی پاراستنی ژن لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا دەڵێت ئێمە قوربانیەکی زۆرمانداوە و هەزاران شەهیدمان لە پێناو پاراستنی ئەم خاکە بەخشیوە، بۆیە هەر تێکەڵبوونێک دەبێت پارێزگاری لە ماف و تایبەتمەندیەکانی ژنان بکات. لە بەرەکانی جەنگدا هێشتا شەروانان لە ئامادەباشی تەواودان. لە مانگی یەکی ئەم ساڵەوە زنجیرەیەکی هێرشی گروپە چەکدارەکانی سەر بە تورکیا بۆ سەرناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا زیادی کردووە کە تێیدا چەندین پێشیلکاری بەرامبەر شەروانانی ژن تۆمار کراوە. ئەوە ژوای کردە پەژە جەخل لە بەردەوامی خەباتی خۆی بکاتەوە. پێگەی سیاسی و کۆمەڵایەتی لە 2026دا تەنها لە مەیدانی جەنگدانا، بەڵکو لە ڕووی سیاسیەوە ژنانی کورد ساڵی 2026یان بە ساڵی بازدان بەرەو یەکسانی ناوبر. بە گوێرەی راپۆرتەکان حکوومەتی هەرێم ئێستا زیاتر لە 30% پۆستە باڵاکانی حکوومەت و پەرلەمان لە دەستی ژناندان و ڕێژەی بەشداریان لە دەستگاکانی ئەمنیەکاندا گەیشتووەتە 10%. ئاستنگەی بەردەوامەکان. سەرەڕای ئەو پێشکەوتنانە مەترسیەکان هێشتا بەردەوامن. لە ناوەڕاستی ئەم مانگەدا هێرشە ئاسمانیەکان بۆ سەر بنکەکانی هێزە کوردیەکان بووە هۆی گیان لە دەستدانی چەندین شەروان، لەوانە نەدا میری و سەمیرە ئەڵڵایاری، هاوکات دوای پاشەکشی هاوپەیمانی و هەستکردن بە تەنهامانەوە لە بەرامبەر ڕێکەوتنی هەرێمەکانیان گوشارێکی دەرونی و سیاسی زۆر لەسەر فەرماندە کچەکان دروستی کرد. داهاتووی کچەژنە شەروانەکانی کورد تەنها نەبەسراوەتەوە بە لولەی تفەنگەکانیانەوە، بەڵکو بەسراوەتەوە بەو دانوستە سیاسیانەی کە دیار دەکەی ئایا جیهان ئەو هێزەی داعیشی پێشکێنرا لە کاتی ئاشتیدا بە تەنهای جێدەهێڵن یا وەکو بەشێکی سەرەکی لە سیستمی نوێی ناوچەکەدا قبوڵیان دەکات. ژنان لە ڕۆژاوە. دەمانەوێت بوونی خۆمان بسەلمێنین. بۆ ژنە شەروانەکان وەکو خۆیان باسی دەکەن، بەرەی جەنگ تەنها بۆ پاراستنی خاک نییە. نیشتمان کچە شەروانێکی تەمەن 24 ساڵەی و دەڵێت ئێمە لێرە تەنها دژی دوژمنێکی دەرەکی شەڕ ناکەین، ئێمە دژی ئەو کۆت و زنجیرانە شەڕ دەکەین کە کۆمەڵگە هەزاران ساڵە لە دەست و پێی ژنی ئاڵاندۆ لای ئێمە. هەر فیشەکێک کە دەتەقێندرێت هەنگاوێکە بەرەو سەلماندنی ئەوەی کە ژن ژیان ئازادی تەنها دروشم نییە، بەڵکو شێوازێکی نوێی ژیانە. لە کاتێکدا جیهان بە ترسەوە سەیری پێشڕەوە تاریکیەکانی داعیشی دەکرد لەسەر چیاکانی کوردستان و ناو کۆڵانە تێکشکاوەکانی کوبانی، دەنگێکی جیاواز بەرز بووە، دەنگی خشە و تەپەی پێڵاوی کچانێک کە دەیانویست ببنە قوربانی، بەڵکو بڕیاریاندا ببنە پارێزەر. ئەمە تەنها چیرۆکی جەنگ نییە، چیرۆکی گۆڕینی ناسنامەی ژنە لاوازێکی ماڵەوەیە بۆ هێمای جیهانێکی خۆڕاگری. لە سەنگەرەکاندا کتێب دەخوێننەوە، چاودێران و سیاسیەکانی جەخت دەکەنەوە. ئەو کچانە بە چەکەکانیان توانیان ئەو وێنانە بکێشن کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک ناوچەیەکی داخراو نیشانی دەدات. ئەوە لە ناو سەنگەرەکاندا کتێب دەخوێننەوە، گفتوگۆی سیاسی دەکەن و فێری بنەماکانی یەکسانی دەبن. پێیان وایە بوونی ئەوە لە ناو هێزە چەکدارەکان وای کردووە پیاوانیش ڕوانگەیەکی نوێوە سەیری هاوڕێکچەکان بکەن، نەک وەکو ڕەگەزێکی لاواز، بەڵکو وەک هاوسەنگەرێک کە لە کاتی تنگانەدا پشتی یەکتر دەگرن و تەواوکەری یەکترن. کاریگەری ئەم کچانە تەنها لە مەیدانی جەنگەکاندا نەماوەتەوە. وێنەی کچە کوردێک بە جلی کوردی و تفەنگەکەەوە بووە تابلۆی سەرەکی گەورەترین گۆڤاری میدیای جیهانیەکان، بەڵام ئەو
ناوبانگەی بێباج نەبوو، سەدان کچ بوونە قوربانی و هەزاران لە پێناو داهاتوویەکی باشتردا دەستبەرداری ژیانی ئاسایی خۆیان بوون. میراتێک بۆ نەوەکانی داهاتوو. ئەمڕۆ کاتێک باسی ئازادی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت، ناتوانرێت ناوی ژنانی ڕۆژئاوا فەرامۆش بکرێت. ئەوان نیشانیاندا کە پاراستنی نیشتمان ئەرکێکی ڕەگەزی نییە، بەڵکو شکۆیەکی مرۆییە. ڕەنگە جەنگەکان ڕۆژێک کۆتاییان پێبێت، بەڵام ئەو گۆڕانکاریەی ئەم ژنانە لە ئەقڵیەتی کۆمەڵگە دروستیان کرد بۆ هەمیشە وەک مێژوویەکی نوێ دەمێنێتەوە.